پیاوی ڕۆژی دوایی دەناسن بۆ نازناوی پیاوی ڕۆژی دوایی پێبەخشرا یەک لە سەیرترین ڕووداوەکانی جیهان کە کەم کەس بیستویەتی ڕووداوی تەقینەوەی بورکانی چیای پێلێ بوو لە شاری سەن پێر لە دوورگەی مارتینیک کە دەکەوێتە باکووری دەریای کاریبی کە لەو ڕووداوە تەواوی دانیشتوانی شاری سەن پێر کە ژمارەیان زیاتر بوو لە 30,000 کەس گیانیان لەدەستدا. ڕووداوەکە بەم شێوەیەیە کە لە بەرەبەیانی ڕۆژی 8 ئایاری ساڵی 1902 بورکانێک لە چیای پێلێ دەتەقێتەوە و ئەو بورکانە تەواوی شارەکە دەگرێتەوە. هیچ کەسێک لە دانیشتوانی ئەو شارە ڕزگاری نابێت. تەقینەوەی ئەو بورکانە ئەوەندە گەورە بوو تەواوی دوورگەکەی گرتەوە. نە هیچ کەسێک توانی ڕزگاری بێت، نە هیچ لایەنێک توانی یارمەتی دانیشتوانی ئەو دوورگەیە بدات. دوای ساردبوونەوەی گڕکانەکە هێزەکانی فراکەوتن دێنە دوورگەکە و دەبینن تەواوی دانیشتوانەکەی گیانیان لەدەستداوە، بەڵام ئەوەی کەس چاوەڕوان ناکات و پێشبینی ناکات ڕوودەدات. لەو شارۆچکەیە زیندانیەک لە بەندینخانەیەکی تاکە کەسی بووە کە سزای لە سێدارەدانی بۆ دەرچووە، بە سەلامەتی ماوەتەوە وەکو تاکە کەس لەو شارە ڕزگاری بووە. ئەو زیندانیا ناوی لاجێ سێلبارێسە. چیرۆکی سەیری لاجێ تاوەکو ئێستا بە نەمری ماوەتەوە چونکە بڕیار وابوو ڕۆژێک دوای تەقینەوەی بورکانەکە سزای لە سێدارەدانی جێبەجێ بکرێت، کەچی دانیشتوانی دوورگەکە هەمووی گیانیان لەدەستدا و تەنها لاجێ بە سەلامەتی مایەوە و دواتر بڕیاری لێخۆشبوونی بۆ دەرچوو. لاجێ تەمەن 27 ساڵ دوای ڕووداوەکە گوتی ئاگاداری ڕوونی ئەو ڕووداوە بوو. بۆ خۆپاراستنم پارچەیەک پڕۆم تەڕ کرد و خستمە سەردەم و لوتم. شلەی بورکانەکە نەگەیشتە من، بەڵام هەموو شوێنێکی سوتاند و وەکو دۆزەخ وابوو. دوای ئەو ڕووداوە نازناوی پیاوی ڕۆژی دوایی بەلاجێ بەخشرا و ناوبانگێکی نەمری بۆ دروست بوو، چونکە ئەوەی چاوەڕوان دەکرا گیان لەدەست بدات لاجێ بوو، نەک ئەو 30,000 کەسەی دوورگەکە.